بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵایەمەتان لەبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕکە و بابەتینەوە هاتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بەو هیوایی کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە سوود لەو بڕکە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بەمان ئامادەکردوون. لا پرۆگرامی ئەمڕۆماندا تەوەرێکی سەرەکیمان هەیە و چەند بڕکە و بابەتێکیشمان هەیە کە دواتر ئاماژەی پێدەدێن و ڕاستە خۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش باز لە ڕۆژی گیانی ئاشتی و پێکەوە ژیان دەکەین. هەڵبەتە ئەم ڕۆژە کە دیاری کراوە بە ڕۆژی ئاشتی و پێکەوە ژیان بزانین لە جیهاندا ئاشتی و پێکەوە ژیان لە ئێستادا لە چه قۆناغێکدایە و کوردستان لەکوێی ئەو ئاشتی و پێکەوە ژیانەیە کە لە جیهاندا باز دەکرێت. هەڵبەتە ساڵانە لەم ڕۆژەدا چەندین چالاکی جۆرە و جۆر لەلایەن ڕێکخراوەکان و لە سەر ئاستی وڵاتان ئەنجام دەدرێت، بەڵام دیار نییە ئایا بۆ ئەم ساڵ چالاکیەکان بۆ بەرفراوانیە دەبێت کە ساڵانی تر ئەنجام درراوە یاخود بەهۆی بوونی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە کە ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئاشتی و پێکەوە ژیان لە جیهاندا، کاریگەری هەبوو لەسەر کەمبوونەوەی چالاکیەکان و لە هەمان کاتیشدا ئاستی هۆشیاری تاک تا چەند کاریگەری هەیە و تا چەند ڕۆڵی هەیە لە ئاشتی و پێکەوە ژیاندا لە هەر شوێنێکی دنیادا بێت و ئەگەر کوردستان بە نمونە وەربگرین ئاشتی و پێکەوە ژیان و ئاستی هۆشیاری تاک چۆناوە لە چه قۆناغێکدایە. هەڵبەتە ماوەی چەند ساڵێکدا زۆر گوێبیستی ئەوە دەبینەوە دەبینین کە ڕێژەی کوشتن زۆر زیادی کردووە، دەبینین کە کەسەکان کەسی وا هەیە کە خۆی دەکوژێ و کەسانی واشەیە کە بەرامبەرەکان یاخود دەوروبەرەکانیان دەکوژن بە تایبەت لەم چەند ماوە یاخود لەم چەند ڕۆژەی پێشوشدا کە گوێبیستیەوە دەبین هەفتە نییە کە چەندین کوژراوی تێدا نەبێ یاکو چەندین حاڵەتی کوشتن تۆمار نەکرێت، حاڵەتێک و دوان وسییان و ڕەنگە زیاتریش کە هەفتانە تۆمار دەکرێت. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بۆچی یەکتری قوبوڵ ناکەین؟ ئایا بۆچی پێکەوە ژیان ناسەقامگیری یاخود ئەوە تا کاریگەری هەبوو لەسەر پێکەوە ژیان و یەکتری قوبوڵ ناکەین؟ هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بە گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر لوقمان سیوەیلی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن. دکتۆرگیان بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس. دکتۆر با سەرەتا کەمێک ئاماژە بەم ڕۆژە بکەین کە پێی دەوترێت ڕۆژی گیانی ئاشتی و پێکەوە ژیان. ڕەنگە زۆر جار ئاشتی بە شێوەیەک پێناسە بکرێت کە تەنها دوورکەوتنەوە بێت لە شەڕ یاخود نەبوونی شەڕ بێت. ئایا تەنها نەبوونی شەڕ بەسە بۆی کە بڵێن ئاشتی هەیە یاخود پێکەوە ژیان هەیە؟ ئەم بۆ چوونە سەرداوێکی مێژوویشی هەیە نەکەر ئێستا لە مێژووشدا پیان وایە قۆناغەکانی ئاشتی بریتێ لە هودنەیەک لە نێوان دوو جەنگداوە تا بریتێ لە خۆسازکردن و ئامادەکردنەوە بۆ جەنگی داهاتوو تەدارک سازکردنە بۆ جەنگ. هەڵبەتە ئەم جۆرە لە بۆ چوون مێژوێک لە پشتێتی ئەگەر ئێمە سەیری مێژووی 6,000 ساڵی ڕابردوو بکەین ینی بۆ شەڕ و جەنگ و ئەمانە ئامادەی هەیە لە ئێمە لە مێژووی 6,000 ساڵی ڕابردوودا کەندێک سەرچاوە بازەکەن زیاد لە 4,000 و زیاد لە 14,500 جەنگ بەرپا بووە، زیاد لە 8,000 ڕێکەوتن نامەی ئاشتیمان هەیە. پرسیارەکە ئەوەیە بۆچی جەنگەکان دووبارە دەبنەوە؟ چونکە کێشەکان بە جەنگ چارەسەر ناکرێن. بۆ ینی ئەم جۆرە لە پاڵپشتی سیاسی و ئەم جۆرە ئەیکە بە جەنگ چارەسەر ناکرێت بۆچی جەنگەکان دووبارە بێتەوە؟ کێشەکە لەوەدایە مرۆڤایەتی لە ئەزمموی خۆی سوودی وەرنەگرتووە. تەنهاوانەیەک زۆرجار دەوترێت بە ناوی یەکێ لە فەیلسوفەکان تەنهاوانەیە کە ئێمە لە مێژوو فێر بووین ئەوەیە کە هیچ فێر نەبووین. ئەجینان نەدەبوو جەنگەکان بهێنەوە ینی بەدەنجێکی هێمنانە تۆ دەتوانی پەیامەکەت خۆت بگەێنی. بۆیە ئەم ڕێکەوتن نامانە هەن. ئەگەر سەیری مێژوو بکەرەوە 230 ساڵ لەمەوە پێش کانت پرۆژەیەک بۆ ئاشتی هەمیشەیی دادەنێ، تیایدا باز لەوە دەکا کە پێویستە نەتەوەکان بە یەکەوە بژین و پێویستە کۆمەلگا نابێت سوپای هەمیشەییان هەبێ و پێویستە لە چەکدا ماڵدرابن. لە دوای ئەو مانیفێستۆی پرۆژەی ئاشتی کانتەوە دوو جەنگی جیهانی و زیاد لە 100 ملیۆن بۆ 200 ملیۆن کەس لە ناو دەچێت. ئەوەی گوێ لەو دەنگە هێمنانە ناگیرێ، هەمیشە لە ناو زرمەی تۆپ و دەبابە و تانک و ئەمانەدا دەنگە هێمنەکان ون دەبن و مرۆڤایەتی پێی وایە جەنگ کورتترین ڕێگەیە. ینی یەک لەو هینانەی کە کراوە لە 148 جەنگەکان لە جیهاندا بۆ باڵانسی هێز بوون، لە پێناوی دادپەروەریان نەبوون. تەنها لە 108 جەنگەکان جەنگی بەرگری کاری ڕەوا بوون.
بەڵام ئێمە لە مێژوودا وتومانە جەنگ تا پیرۆزی چکە پێمان وایە ئەوەی کە لە جەنگدا ینی هەندێک دەبنە براوەکان دەبنە خوددا و دۆڕاوەکان دەبنە کۆیلە بۆیە پێمان وا بۆ دەستکەوتی هەرە مەزن لە جەنگەکانداەوە ئێمە ئەوەی کە بە منطقی لۆجیکی منطق ناتوانین دەتوانین بە منطقی هێز ئەم ڕۆژی لەگەڵ بێ منطقی هێز لە تەواوی دنیادا بەندە بەوەی پێگەی هەر وڵاتێک بەندە بەوەی تا چەند چەکی کۆمەڵ کوژی هەیە تا چەند کڵاوەی نەوەوی هەیە ئەمڕۆ لەژێر سایی 25,000 نزیکەی کڵاوەی ئەتۆمیدا وڵاتان دێن باس لە ئاشتی و دادپەروەری و کۆمەڵگەیەکی سەقامگیر دەکەن ینی مەسەلێکی فارسی زۆر جوان هەیە دەڵێ کابرایەک کەڵەشێرەکەی دزرابوو دەگەڕابۆی بینی کەسێک لەژێر باڵتۆکەی شارد بوویەوە وتی بۆ کەڵەشێری منت دزیوە ئەویش وتی بە حەزرەتی عەباس نەمدزیوە وتی نازانم من بە سوێندەکەی حەزرەتی عەباست باوەڕکەم یا بە کلچی کەڵەشێرەکەت ئێمەش نازانین بە پەیامی ئاشتی خوازانەی سیاسیەکان باوەڕکەین یا بەو دەرەنجامانەی کە لە ئەرزی واقعدا هەیە مرۆڤی زوو مرۆڤێک ئێمە پێمان دەوت بربەری و دڕندەیە دەیوت ئەوە هاتوم بتکوژم فۆی بە کەڕەنای جەنگدا دەکرد بە دەهۆڵ و تەپڵ و زوڕناوە دەهات سێ ڕۆژ پێشەوە تەدارەکی دەکرد ئەو جادەی کوشتی سیاسەتی نێودەوڵەتی ئەمڕۆ دەتکوژێ بە ناوی ئاشتیەوە بە ناوی پاراستنەوە ژیانی ژیانی تۆ احتیوات دەکا کۆمەڵێک تەڵەت بۆ دادەنێ بۆیە ئەم ینی دەزانی دوێنێ و ئەمڕۆ زۆر لێک دوورنین مێژووی مرۆڤاتی هێشتا ئێمە لە قۆناقی تۆڵەکردنەوەین پێمان وایە کە وەختێ دادگا ناتوانێت وەختێ سیاسەتی نێودەوڵەتی ناتوانێت ئێمە پێویستمان بەوەی ڕاستی و حەقیقەت لە لولەی تفەنگەکانە ببینین بۆیە هەمیشە جۆرێک لە جۆرەکان پێمان وا بووە دۆخی ڕاستەقینەی مرۆڤ بریتە لە جەنگ مرۆڤی سۆپەرمان ینی جاری وایە فەلسەفەش دەستی سوور دەبێ بەم خوێن و شەڕە سۆپەرمان کەسێکە لای نیتشە کە بەزەیتیانی ڕەحمیتیانی دەکوژێ و دەبڕێ ینی جاری وا بووە حرب هەبووە نازیەکان پشتیان بە هەندێک لە فەیلسوفەکان بەستووە ئاین بەش بە حاڵی خۆی تێگەشتنی ئاینی تێگەشتنی کللتوری فەلسەفی هەموو ئەمانە پەنجیان خود یا دەستیان سوورە بە خوێن لەم جەنگانی کە لە مێژووی مرۆڤایەتیا هاتوون بۆیە ئێمە پێمان وایە ئاشتی دۆخێکی کاتی و ئەسڵ لە ئینسانە بریتە لە جەنگ و هۆبز پێی وایە کە حربی هەمووان لە دژی هەمووان کۆمەڵگە بریتە لە چی جەنگی هەمووان لە دژی هەمووان کەواتە ئیمکانی بەیەکەوە ژیان کەمترە دکتۆر کەواتە ئەتوانین بڵین دیاریکردنی ئەم ڕۆژە بە ڕۆژی ئاشتی و پێکەوە ژیان ڕۆژێکە تەنها ناو و ناوەڕۆکی نییە با زۆر ڕژبینانە قسە نەکەین لێرە و لەوێش دەنگان لێرە و لێوێش ڕێکخراو هەن لێرە و لەوێش دەوڵەت هەن مێژ و شەیانی خەڵکێکی زۆر هەیە خۆگەروانە بۆیە ژیان ممچین نەبوو ڕەنگە من و تۆش لێرەدا دانە نیشتینە بۆیە دەرەنجامی پێزانینی ئێمە بە گرنگی پەیامەکانی ئاشتی و ئەو دەنگە هێمنانەی لە فەزای کۆمەڵایەتی و کولتوری و سیاسیدا وامان لێ دەکەن ژیان ممچین بێ ئەجینا ژیان هەمووی دەبووە ئێمە بیرمان بێ لە کۆمەڵگەی کوردیدا لەم یەک دوو ڕۆژەدا ڕۆژی گۆڕە بە کۆمەڵەکانانی دوێنێ ڕۆژی بەڵام دوێنێ ڕۆژی خێزان و ئاشتەوایی خێزانی ڕۆژی جیهانی خێزانە ئێمە ناتوانین ژیان ممچینکەین چکە بەبێ ئاشتی ینی مرۆڤ کەلتور وامان لێ دەکا بەیەکەوە بژین ینی کەلتور و پەروەردەوامان لێ دەکا ئێمە لە جانەورێکەوە بینە مرۆڤێک کە حەز بە بەیەکەوە ژیان و هاوکاری و هەماهەنگی دیوەکەی تری مرۆڤ ئەم دیوە جوانەیە کە پێی وایە بوونی ڕایەڵی مرۆڤایەتی بوونی فەزای هاوبەش بوونی جوگرافیای هاوبەش بوونی یعنی ئیمکانی ژیانکردن زۆرە با نمونەیەک لێرەدا بدەین ئێمە ئەگەر من و تۆ ئەتوانین بڵین بازنەینەتەوەی کۆمان دەکاتەوە کورتبوون مێژوبوونی هاوچارە نووسمان بەیەکەوە بەڵام ئەگەر یەکێک لە وڵاتی ئێمە دەژی بازنەینەتەوەی لەگەڵ من و تا کۆی ناکاتەوە خۆ بازنەی هاونیشتیمانی بوون کۆی دەکاتەوە ئەگەر کەسێککە مسلمان نیە لێرە یەزیدیە یا هەر ئاینێشکە هەیە خۆ بازنەی مرۆڤایەتی کۆی دەکاتەوە کەواتە هەندێکمان بازنەی نەتەوایەتی بازنەیەکی تر فراوانترە جاری وایە بازنەی ئاینی بۆ نمونە چەندنەتەوەیەک لە عێراقا لە خۆگرێ لەویش فراوانتر بازنەی مرۆڤایەتیە ئێمە بە هەر یەکێ لەمانە لانی کەم لێکی لەو بازنانەدا هاوبەشین بۆیە ڕێکخراوەکان بۆیە هەندێک لە وڵاتانە باس لە برەودان بە کەلتوری ئاشتی و بەیەکەوە ژیان دەکەن باشە دکتۆر ئەمێ پرسیارە بکەم لەسەر واقعی وڵاتانی ئیسلامی کە ڕەنگە ئەمە پرسیاری زۆربەی کەس بێت کە هەڵبەتە ژیان یاخ بڵێ جیهان بۆ بە دوو بەشەوە بەشێکی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە تا ڕادێک یاخود دەتوانین بڵێن ڕێژی ئارامی تا ڕادێک تیانە بەرزترە بە بەراورد بە وڵاتانی بڵێ وڵاتە ئیسلامیەکان باشە ئەم جیاوازیە بۆچی یاخود وڵاتانی ئیسلامی بۆچی بەردەوام نائارامە شەڕ ئاژاوە و تیرۆریشی تایە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا سیاسەتی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەسەر وڵاتی ئیسلامیەکانەوە یاخود لە نەزانینی وڵاتی ئیسلامیەکان خۆیان و ناهۆشیاریانە ڕەنگە من لە وەڵامەکەی لە پرسیارەکەی جەناب تا دوو وەڵامم دەستکەوت هەردوو شتێکی بەیەکەوە
ینی ئەوانەی کە لە دەوروبەری ئێمە زۆر بەری نین ینی بەکارمان دێنن بە شەڕمان دەدەن زۆر جار بۆیەکی وەکو خاندیە لەگەر دوو ماسی لە بنی دەریا شەڕکەن ڕەنگە دەستی داگیرکەرێکی تیاابێ بەڵام ئەمانە نابنە پاساو بۆ ئێمە یەک کوژین و لە یەک بدەین ئەوە دنیای دەرەشێت چۆن بیر دەکاتەوە من نازانم و پێم کۆنتترۆل ناکرێت بەڵام خۆ فەزای ناوەکی خۆمە بەندە بۆی کە ئێمە ناتوانین پەرە ئەزانی هێشتا لەم سڕین سڕ لەم دنیا مۆدررنی تا تێنەگەیشتون هێشتا لە هوەر و فەلسفەی بەیەکەوەژیان تێنەگەیشتوین بۆ ئێمە هێشتا هەر لە ئەشکەوتی ڕابردوواژین جوگرافیان لێرین ینی جستەمان لە سەدەی 21کە بەڵام کەلەی سەرمان لە سەدەی 15 و 16ەیە بۆی بەشێ لە جەنگەکانمان ڕابردووە ینی کامیان لەسەر حەق بوون ئەمیانە ئەویان کام نەتەوان پێشتر هاتنە ئێرە ئەمیانە ئەو ڕەنگە ئەمریکەکان زۆر لەوە تێنەگەن کەرکک بە ئەسڵی کووردە یا عەرەبەیە تورکمانە دەڵێ ئێستا چی لەسەر دەژی ئەوان کار لەسەر زەمینەی واقع دەکەن بەڵام ئەو دیموکراسیە تەشکە لەوێ بەرهەم هاتووە بەرهەمی ڕاوەدونان و کوشتن و جینۆسایدی هندیە سوورەکانت سەدان ملیۆن کەسیان لێ کوژراوە ینی با زۆر بە ئێمە نەفرۆشێتەوە ئەمانە کە چەند مرۆڤ دۆستن بەڵام بەدیوەکەی تریشدا نەزانی و نەفامی ئێمە بۆ بەیەکەوە ژیان و تێنەگەیشتنی ئێمە لە دنیای مۆدررنی ئەمڕۆ و پێمان وایە حەقیقەت هەر لای ئێمەیەوە هەر گروپ و دەستە و هینێک نەمانتوانیەوە بگەینە ئاستی کۆمەڵگەی مەدەنی ئەوان 300 ساڵەکە لەسەر بنیانانی کۆمەڵگەی مەدەنی دەکەن ئێمە پێمان وایە پرۆژەیەکە وەکو معلەبات دەتوانین لە ئەوروپا و ئەمریکاوە بیهێنین بەبێ ئەوە ینی کێشە ئەوەیە یاسا بۆ کاری خۆی ناکات لە وڵاتە لەسەرەوە بۆ خوارەوە دادەخشێ ئێمە هەمومان ڕجێکشنێکمان هەیە حەزمان لێ نییە دەڵێن ئەمە دەسەڵات دەیسەپێنێ بەڵام کەلتور و پەروەردە لە ڕۆزەکانەوە دەست پێ دەکەن بۆیە ئێمە نەمانتوانیەوە پەروەردەیەکی دروستکەین بەیەکەوە بژین بە یەک بگەین بۆ ئەوی لە یەک بگەین ینی هەمیشە ئێمە دیوار دروست دەکەین پێویستمان بە پرتایە دیواری کەلتوری دروست دەکەین لە نێوان من و تۆیا دیواری جێندەری دروست دەکەین لە نێوان نێرومەیە دیواری ئاینی و مەسەبی و نامەسەبی دروست دەکەین ینی نازانم بە جۆرە لە جۆرەکان فەوزایەکە ینی بەها کۆمەڵایەتیەکان ئەوەی کە فەزای هاوبەشە بە تەواوی ئیشی خۆی ناکە شتێکی پێی دووترێ دژیەک بوونی بەهاکان نازانین لە کار بە بەهاکانی ڕابردوو بکەین کە ڕەنگە بۆ ئێستا دەست نەدەن یامە بەهانەی سەردەمی مۆدرن والحاڵ لە حائیربوونیەکەین لە نازانم بڵێم لە دۆخێکان کە هێشتا بەرچاومان ڕوونی نازانین بەرەوشی دکتۆر ئاستی هۆشیاری تاک ڕۆڵی سەرەکی و ڕۆڵی بەرچاو و ڕاستەوە خۆی دەبێت لە ئاشتی و پێکەوە ژیانە بە شێوەیەکی گشتی و ئەگەر لە هەرێمی کوردستانە بە نمونە باسیکەین بە تایبەت وشیاربوون بە دۆخەکانی جەنگ و کارە ساتەکانی وشیاربوون بە دەرەنجامەکانی دەرەنجامە پۆزتیڤەکانی لێبوردەیی وامان لێ دەکات دەست و پەنجەمان لەگەڵ یەکتر نەرمتر بێ زیاتری گوێ بگرین ئێمە کۆمەڵگەی شەفەین زیاتر قسە دەکەین کەمتر گوێ دەگرین ئەمە یارمەتیمان دەدا هوەری دێبات یعنی دێبیت چییە دیالۆگ چییە دیالۆگ بەمانای ئەوەی کە تۆ لەسەر بنەمایەکی منطقی دۆزینەوەی خاڵێکی هاوبەش دۆزینەوەی فەزایەکی هاوبەش کە من و تۆ بەیەکەوە بەستێ ئێمە زیاتر کار لەسەر جیاوازیەکان دەکەین کەچی من لە تۆ جیا دەکاتەوە ئەمە لینک دەکەین یا پەیوەستی دەکەین بە حقیقەتێکی باڵاترەوە کە ئێمە دەنگەکانمان دەنجی خوددان کە مێژووی ئێمە مێژووەکە لە ینی ئەم نەخۆشیە لە زۆربەی نەتەوەکانی ترا هەبووە تەنها گوڵێک جوان بێ گوڵا لە سوورەی و تەنها نەتەوەیە کە بێ ساموڕایە لە ئەڵمان نازیەکان پێیان وابوو کە لەسەری ئاریەکان گەورەتر و باشتر لە ناوتەوەکانی تر ینی هەر وڵاتە و کۆمەڵە حکایەت و ئەفسانەی بۆ خۆی هەڵچنیوە کە پێی وایە باشترینە ئەمە بۆ دڵخۆشکردن و هینی پەیڕەوی ناوخۆی ڕەنگە خراپ نەبێ بەڵام کە دەگاتە سەر ئەوەی چێمان بەیەکەوە ینی ئەم دوو کەسە کە دەبنەیە گەگەر ژنومێر بن ینی کێشەکە لەوەدا کامیان دەبێتە یەکەم قسە لەسەر لێبوردەیی نیە لە فەزای کۆمکەواتە بەگشتی چەمشی لێبوردەیی هەم لە فەزای سیاسی جێگەی خۆی نەگرت و هەم لە فەزای کۆمەڵایەتی هەم لە فەزای خێزانی هەم نازانم ینی لە کۆی گشتی بنیادی کۆمەڵگەت دەبینین لێکترازانێک هەیە ئەمەی کە دۆرکایم ناوێ بە سۆشیال ئەنۆمی فەوزای کۆمەڵایەتی تۆ بەرچاوت ڕوون نەبێ ئەو ڕۆ خۆڵبارانە بە ئاسانی ناتوانانی دەبێت لایتەکە هەڵکەی و لەسەر خۆتر بڕۆی چکە نازانی ناتوانانی دووربینانە پێم خۆشە لەسەر فەزای خێزانێکە کە باست کرد تۆزێک ڕابۆستین لایەنە کۆمەڵایەتێک و فەزای خێزانی بە تایبەتی هەروەک لە پێشێکەکەشە باسم کرد کە کەم هەفتە هەیە کە گوێبیستیەوە نەبین حاڵەتێکی کوشتن و دوان و سیان و چوار و ڕەنگە زیاتریش کە ڕوو بدات هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی یەکتر قوبڵ ناکەین بۆچی ئەم پێکەوە ژیانە تەنانەت لە نێو خێزانەکانیشدا نەماوە کەم بۆتەوە فەزای خێزانی ئەگەر ئێمە بڕوانینە فەزای خێزانی بەگشتی بۆ یەکتر قبول ناکەین یەکەمیان پەیوەستە بە سیاسەتی گشتی وڵاتەوە هەموو ئەو ژنانە یا هەموو ئەو کەسانی کە بە چەک دەکوژدێن چەکی دەوڵەتە نابێ خەڵک چەکی هەبێ پرسیارەکە ئەوەیە بۆ ئەم چەکە هەیەەوە ئەگەر هەیە بۆ بەکاردێنرێ ئەمە بۆ وەزارەتی ناوخۆ بەجێ دەڵم کە جواب باتەوە
چونکە ژن کوژەکان ناتوانن بە گوڵ و بەهین ژن بکوژن بۆ نمونە چەکێکی پێ لانی کەم چقۆیەکی پێەیە دومیان بەندە بەوەی کە خەڵک متمانەی بە دادگاکان نەماوە یا پرۆسەی دادگایی یا پرۆسەی جیاببوونەوەی ژنومێت لە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ لە تەواوی دنیاژەم پرۆسە هەر درێژخایانە پێی دەچێت و دەوێت بە کورتترین ڕێگا سێمیان بەندە بەوەی کە زمانێکی هاوبەشی خێزانیان نییە ئێمە لێرە ئەو کەسەی لە سلێمانی لەم بینەیە خۆی کوشت و ژنەکەشی کوشت مامۆسای زانکۆ بۆ هەریەکێ لەوانە گەر حسابی کەی 2 بۆ 3 زمانی زانیوە بەژنومێر دەبێت ئاستی ڕۆشنبیری بەرز بەڵێ خۆ ئاستی ڕۆشنبیری بەرز بە خۆ زۆر جار ئەزانی مینەتەکان وشیاری بۆمان دێنێ بۆیە ڕایت مێڵ زەڵێ وەڵاهی جاری وایە بە دێوانێکی بەختەوەربی باشترە لە فەیلسوفێکی ڕەش بین بۆ چکە چاوەڕوانیت زۆرە لە ژیان چاوەڕوانی زۆرە لە هاوسەرگیری چاوەڕوانی زۆرە لە چی ئەم دوو ژنومێردە گەر بە یەکەوە حسابی کەین یەکیلانی کەم 2 زمانیان زانی بەیە 3 4 بۆ 5 زمانیان زانیوە بەڵام ئەو زمانی کە نیان زانیوە زمانی لێک تێگەیشتنە لە نێوان فەڵ ئێمە بۆ دەچین بۆ سنتەرەکانی تر بۆ پەنا بۆ خزم و هاوڕەکانمان بۆ پەنا بۆ توێژەری کۆمەڵایەتی ئەبین وەک ژنومێر لە بەرەو خۆمان لە یەکتری حاڵی نابین بۆ ینی ئەو بەدحاڵی بوونەوە ئەمە لێکە ئەزانی ینی ئیمکانی بینینمان بۆ ژیان زۆر کورتانی دوورمەودانین دکتۆری چاوەمان لێکە ئێمە بە چاوی خۆمان ببینین عادەسەکەمان بۆ جوڵێ نەگەر عینێک بێ لێنزەکەی بەو شێوەی دەڵێن ڕوون بۆتەوە بەرچاومان ڕوون نییە و پێمان وایە خەڵکی کۆمەچیمان ناکەوە پێمان وایە هەمیشە حەقیقەت لای ئێمە بڕۆمان بە ڕێژەی بوونی حەقیقەت نییە و لە فەزای خێزانیدا ئێمە پێمان وانە بووە خێزان ینی چاوەڕوانیمان لە خێزان بە تایبەتی ئافرەتان و پیاوانمان چاوەڕوانیمان لە خێزان تەنها بەشکردنی شیرینیەکانی ژیانە من بۆ ئەوە شوم نەکرد کە 1 2 3 منیش بۆ ئەوە ژنم نەهێنا کە 1 2 3 هەمومانە قسانە دەکەین لە شەکراوەکە و پیادەینەوە تا ئەمڕۆ ینی کەی ئێمە چاوەڕوانیمان لە خێزان بریتی بوو لە بەیەکەوەدا بەشکردنی تاڵی و شیرینیەکانی ژیان ڕەنگە باشتر لە یەک حاڵی بین و گوێ لە یەکتری بگرین و بۆ فەزایەکی هاو بەش بدۆزینەوە بۆ یەکتری هەر یەکەمان یا بەشێکی تری ئەوەیە ئێمە لە قۆناغی دەستگیرانداری و کەپڵاندنا ماسکمان لەبەرا بۆ دیوی ڕاستەقینەی خۆمان نەبووە هەم ئافرەتانمان هەم پیاوانمان وەختێک دەچینە پرۆسەیینەکەەوە ڕووی ڕاستەقینەی مەعدەنە ئەسلەکەی خۆمان دەردەکەوێت دەبینی ئەوە نەبووە بۆیە بەشێکمان پەنا بۆ چەک دەبین و لێ نەپرسینەوە و کەمتەر خەمیش تا ڕاددەیەک بەشێکیان دەبینین لەوانە کە دوای ماوەیەک ئازاد کراون جاری و بەرعەفوی عام کەوتون چەند ساڵێک لەگەڕێنەوە بۆ حکومت وەڵاهی ئەمانش بڵێ ینی ئەزانی سیاست لەم وڵاتەدا دەستی لە هەر شتێک قورتان بێت تێکی داوە بەگشتی نازانم ینی ئەزانی حکوومەتیشی چی حکوومەت متمانەی هاوبەش دەبێت دروستکە حکوومەت دەبێ ینی بێتە ئەو نێوەنجیرەی کە من متمانم بە هەر دەستگایکی هەبێ بچم کێشەکانی خۆم یەکلایی کەمەوە بۆ نمونە ئەمە بەشێکی کەشی ئەوەی ئەمە چاوەڕوانیمانەوەی لە دادگای لە ماوەی هەفتەیەکە کۆتایی بە کێشەکانمان بێنێ دادگا بە سروشتی حاڵی خۆی ناتوانێ وە جاری وایە کاتیان پێدەدا بۆ نمونە لەبەرەوە هین دەکەینەوە جاو کەلتوری مەرگ و مەرگ دۆستی و بەکارهێنانی چەک و ئەمانە ئێمە هەر لە کۆنەوە لە خەنجەرێک بە قەدمانەوە لە دەمانچەیەک بەهینمانە و ینی ئەمانە مێژوشی خراپشان بەڵێ ینی پیاوەتی بوون و چەک و هێز و ئەمانە ینی سیمبولێک بوون بەشێک بوون لە ماناکانی پیاوەتی بوونی ئێمە پیاوبوون ئەوە نییە کە لە ئەزانی ماناکانی قەیرانە لە ماناکانی پیاوەتی بەشێک لەمانەی ژن دەکوژن بە پێوەرە کۆنەکە دەڕۆن مانەکانی پیاوەتی ئەوەیە کە ژن سەمعەن وەتاعەتەن گوێڕایەڵی پیاو بێ ماناکانی پیاوبوون ئەمڕۆ لەوەدا بێ ڕەنگە زیاتر گوێ لە ژنەکانمان لە کچەکانمان لە هاوسەرەکانمان بگرین بەرلەوەی میلی سیلاحەکانمان بێنین و بزانین حقیقەت چیە حقیقەت قەت لە نەلای تۆی نەلای منە ئاوێنەیەکە کەوتۆتە خوارەوە شکاوە هەر پارچەیەکی لای یەکێکمانە لەوانێ بەیەکەوە پارچانە بەیەکەوە بنین و بتوانین بزانین کێشەکانمان زۆرینەی کێشە خێزانیەکان لەسەر فەلسەفەی سیاسی دەوڵەت نییە لەسەر فەلسەفەی پەروەردەی مناڵ نییە لەسەر ڕەنگی قەنەفەیە لەسەر قەبارە و سایزی تەلەڤیزۆنە 23 یا 33 لەوانە کەیسمان هەیە بەڵێ دایمە شەیتان لە ناو دیتێڵ و شتە بچووکەکانە باشە دکتۆر لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە لێبوردەی یاخود لێبوردەی بەشێکە لە پێکەوە ژیان تاکی کۆمەڵگەی کوردی تا چەند لێبوردێ و ئەگەر لە خێزانەوە دەست پێ بکەین تاکی کۆمەڵگەی کوردی لە نێو خێزانەکانە بەرامبەر بە دەوروبەرەکەی خۆی تا چەند لێبوردێ هەتا بتوانم خۆمە پارێزم لە تعمیمکردن بەڵام کوردووە و کوردووە لەوانەیە لە خێزانێکا چەند خوشک و برایەک مناڵەکانی ئێمە تەبیعەتیان جیاواز بێ بەڵام بەگشتی لێبوردەی یەکەمین بەهای ئاشتیە لە هینی نێودەوڵەتی یونسکۆ لە ساڵی 1995 هەڵە نەبم ڕۆژی جیهانی لێبوردەی دانا داهینا ڕۆژی جیهانی ئاشتی و لێبوردەی یەکەمین بەهایە لە کەلتوری ئاشتیدا کەواتە ئێمەگە لێبوردە نەبین لێکبوردن بەمانای چی ینی با پێناسێکی جوانی بکەین عودێک تۆ ئاگری پێوە دەدەی دەی سووتێنی عودێکی بۆنی خۆشمان پێدەدا ئەو لە بەرامبەر چیمان پێدەدا بۆنێکی خۆشمان پێ بدەدا گوڵێک کە تۆ لی دەتەکەیتەوە دەیشتێنی جاریوە ئەو لە بەرامبەر لە کاتی لێکردنەوە بۆنێکی خۆشمان پێدەدا ئەمە بە دیوەک لە دیوەکانە بەڵام بۆ یەک جارە
یا بۆ دوو جارە لەوانەیە بەرگە نەگرێم کەسەیە ئەم شتە بۆیە لێبوردەی و بەیەکەوە ژیان و ئاشتی و ئەمانە ئەزانی کۆمەڵێک کۆنسپتن کۆمەڵێک چەمکن وەکو چەترێک هەموو ماناکانی ئینسانی بوون ماناکانی بەها کۆمەڵایەتیەکان بەیەکەوە گرێ دەدەن وەمامان لێ دەکەن ئیمکانی ژیان بێ ئێمە ئەمڕۆ لەناو خێزاندا لە تەنی ژێشین بەڵام یا لە پشتمان لەیەکە هەمومان ڕوومان لە ئایپادەکان و لەو هینەیە میدیا ئێمەی دەرێ ناوە لە شکەوت تێگەزانی لە دنیا چوو دەگوزارێ بەڵام باشکەوتی شکایە کردوینەوە کە شکەوتی مۆبایلەکانمانە بۆ ئەمڕۆ خێزان لە تەنیشتیەکە بەڵام لەگەڵ یەک نییە گفتوگۆی خێزانی ناکە بە کوردی ئەوەی جاران پیانەوە مەسکەن سەکینەت و دڵ ئارامیمان باتێ ئەمڕۆ لە وتێلەگەچێ فول خزمەت گوزاریەکان باوکو دایک دابینیەکە هەروەکو باخچەی ئاژەڵان مناڵەکان تێرن بەڵام جاری وایە لە ڕۆژەکە مەسەلەی کە زۆر جارن کە تەنها کاتی ناخواردن کۆ بنەوەندامانی خێزانیەکە بین بەڵێ ئەوەش ئێستا تەقەی تێکەوتوە زۆر بەمان لە کاتی نان خواردنا بەڵێ بەیەکە کۆ نبینەوە هەریەکەمان لە سەعاتێکە لە زمانی عەرەبی مائیدە و مەوعودە لە یەکەوە ینی خۆشەویستی لە ڕێگە ئەوە ینی خێزانێک کە سفرەی تیا ڕناخرێ و خێزانێک کە گفتوگۆی تیا ناکرێ و خێزانێک کە هینی تیا ناکرێ چاوەڕێی بوونی دێباتی هاوبەش و گفتوگۆی هاوبەش و نازانم ینی ئەمانە بە چی ئەکرێ ئێمە مناڵەکانمان بەخێوەکەین دو جارەوانە بەرهەمی ئێمەن باوکو دایکشمان ئێمە بەرهەمی ئەوان بووین دێبات یعنی هینێک نییە زانی مناڵ جوێی لەوە نییە تۆ چی پێڵی واز لە قسە بێنین باشە بۆ مناڵەکانە ئەو چاوی دەبینێت تۆ چۆن مامەڵەیەکی دروست دەکەی یا نایکەی بۆ نمونە ئەویش لە تۆ مامەڵەیەک بە هەمان چی بچێنیەوە دۆریتەوە بەڵێ بەڵێ ینی بزەبت ئاوە ئەگەر تۆ سەیری ئەوە بکەیت بەڵام ئێمە لە کەلتوری خۆمانانی زۆر جار لە بەیەکەوە ژیان ترساوین دووری و دۆستی ینی بەکاری دێنین بۆ چکە نەماتوانیوە ئیمکانی ژیانکردن بەیەکەوە یا دەڵێ دوو سەرەبەران لە منجەڵەکان ناکوڵێ ئەی باشە بۆ لە سویسرا 6 سەرەبەران ئەکوڵێ و 6 نەتەوەی جیاوازن و 70 ساڵەکە جوێی لە تەقەی تفەنگ نەوەیانی ئیمکانی ژیان دەکرێ و خەرجێکی زۆر کەمتریشی دەوێت ئەوەی لە ئاشتیا پێمان دەکرێت بە شەڕ بە دەستمان نایە تێبینی بکەین ینی ئەمە وای کردو فەزای خێزانی ئێمە لە فەزایەکە لە بەردەم گۆڕانکاریە لە بەردەم هەڕەشەکانی میدیا و ماس میدیا و شۆ سۆشیال میدیا لە بەردەم گۆڕانکاری ڕۆڵ و پێگەجێندەریەکان ئەمڕۆ جەنابەت لێرە ڕەنگەگەر ئایامێک 100 ساڵ لەمەوە پێش وایە ڕێگەت نەدرایە بۆ نمونە ئەمانە ئێمەی پیا و جاری وایە قبولی ناکەین یعنی کە پێمان قبول ناکرێ ئەزانی بۆ دەنگمان بەرز دەکەینەوە لە ڕێگەی لولەی تفەنگەکان چکە لە دێبیت و گفتوگووە دەدۆڕین ناچارین دەنگمان بەرزکەینەوە پێمان وایە کە ئەمە حقیقەتە بۆ چونکە شتەکانمان پێ ناسەلمێ کە بۆمان ناسەلمێ دەبێ بیسەپێنین بەشێک لە پیاوانمان بۆ جۆرە بیرەکەنەوە لە بەرامبەری شایمە زۆر جەندەریانە دەبین بە هەمان شێوە کێشەی پیاوکوشتنیشمان هەیە لە لایەنژنەوە و بەشێکی ئەم ژمارە زۆرە کەمتر بن بەڵێ بە دڵنیاییە و کەمترە بەڵام ئەم ڕێژانەی کە هەیە بەشێکیان میدیایانی هەموو دنیای کۆ کردوێتەوە دەزانی جاری وایە وەکو زێرابێکی دەدێ هەموو ناشرینەکانی کۆمەلگە هەڵداوێتە ناو مێشتی ئێمە و ناو ماڵەکانمان و ناو خانەوادەکانمان دیوە جوانەکانی ژیان نیشان نادا ئێران بەو هەموو کەم و کورتیەوە بەم هەموو گرانی و قات و قڕێەوە کە دەیبینی سەیری کەناڵەکانیان کە ئافرەتێک بە زەردەخەنەیەک و باز لە هینێکی خۆر ینی زۆر کەمەم شتە دەبینی میدیای ئێمە بە پێچەوانەوە تەنها کار لەسەر زۆنە نێگەتیڤەکەکە بەڵام ئێمە ناشکرە بڵین ئەمانە با بشارینەوە لە بەرۆ هەر بڵێن شتی جوانمانێ واقعەتێکی ئەمڕۆ ئامارەکان پیشانمان دەدەن ڕێژەکانی تەلا خەریکە نزیک دەبێتەوە لە ئەڵمانیا و سویسرا و نەمسا لە کاتێکا شێوازی ژیانی ئێمە زۆر کلاسیشیانەیە باشە دکتۆر لەسەر و حاڵەتی کوشتانی کە ئاماژەت پێدا لە ڕابردوودا حاڵەتەکان کەم بوون ئێستا حاڵەتەکان زۆرن یاخود لە ڕابردوودا ئەو حاڵەتانە هەر هەبوون ئەو یەکتر قوبڵ نەکردنە هەر هەبووە ئەو پێکەوە ژیانە نەبووە کە هەر ئێستاش بۆ شێوەیە باس دەکرێت میدیا کاریگەری هەبووە لەسەر باسکردنی لەسەر گەیاندنی لەسەر بڵاوکردنەوەی و سوۆشیال میدیا کاریگەری هەبووە لەسەر تاکەکان و لەسەر بینەری میدیا جوێگر دروست ناکا بە بڕای من میدیا ئەکتەر دروست دەکا زۆر جار ئێمە چاوی لێ یەکەینەوە ئەمەی کە لە ڕابردووە هەبوو بەڵێمە لە ڕێکخراوی سیدیۆ توێژینەوەیەکمان ئەنجامدا بە ناوی تونند و تیژ و کوشتن لەسەر شەرف مێژوەکەیمان هێنا بەڵێ پێشتر هەر هەبوو بە ڕێژەیەکی کەمتر چونکە کوشتن کردەیەکی نۆرماڵ نەبووە ئەمڕۆ ڕۆژانە ئێمە بە بەرچاوی ئێمە و ڕۆژانە دەیان و سەدان و هەزاران وێنەی کوشتن دەبینین تونند و تیژی دەبینین هەر لە مناڵێکەوە کە پۆپچی دەکات تا هینێک تەسەور کە مناڵێک تا ئاگاتە تەمەنی 18 ساڵ لەوانەیە 2 ملیۆن کوردەی کوشتنی ئەنجام دابێ ئەمە وای لێکان نۆرمەڵ بێ شتێکی سیر نەبێ دوای ئەوە من تونند و تیژم هەنی پەنام بۆ لۆژیک و دێبیت نابم لە تەنیشتمەوە چەک هەیە لە تەنیشتیەوە ئاگر هەیە نەوت هەیە خۆی دەسووتێنێ بۆ نمونە چکەویش بازنەی وشیاری لەوانەیە نەزانێت کە شوێنەکەی بەڵێ هەمان بۆ ئێمە چەندین خەرندبان هەیە کە چەندین ڕووبارمان هەبووە چەندین شی و دۆڵمان هەبووە بەڵام بەگشتی کردەی کوشتن شتێکی نۆرمەڵ نەبووە ینی ئەگەر یەکێک لە شوێنێکا بکوژرایە دەنجی دەدایەوە کە
تا 2 مانجیش خەڵک جاریوا بۆ ئێمە کە کردەی تەعزیەکە بووە بۆ نمونە مردنێکە بووە تا 10 ڕۆژ 15 ڕۆژ هەرعی بوو تەلەڤیزۆنەکە داگیرسێنی و ڕەنگە دکتۆر بە چاوێکی تر سێری بکوشەکە بکرا بەڵام ئێستا دەستخۆشی لێکرێت وەک پاڵەوان یعنی ئەوە کێشەکەیە بەشێکمان ئێمە هین دەکەین ینی ئازایەتی لەوەدا دەبینین ئایا ئازایەتی چییە بۆیە بکوژین و ببڕینە ئازایەتی بۆیە کە سەبرگرین کامیان تاڵترە لە ڕووی ئاینیشەوە ئەگەر سەیریکەین پاداشتی سەبرەکە گەورەتر لە ڕووی ئاینیەوە ئەڵێ ئازا ئەوە نییە بکوژە و ببڕێ ئازا ئەوەیە کە لە شتێکە تون بوو تیژ بوو تەحمل بە خۆیان بکەوە پێی وابێ ڕەنگە ئیمکانی ئەوە هەبێ بە جۆری شتریش بیر کە ئەزانی ئێمە دەمانەوە بڵین چەند پەنجەرە هەیە بۆ ڕوانین بۆ ژیان ئەوانە پیان وایە هیچ پەنجەرەیەک نەماوە تەنها لە ڕێگەی کۆتایی هێنان بەژیانی کەسێکی پیان وایە ئافرەت سەرچاوی هەموو ئەو نەکبەتی و نەهامەتیانەیە لە کاتێکدا پیا و خوڵقێنەری ئەم فەزا سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریە بە شێو لە شێوەکە. بەڵێ باشە دکتۆر ئەمێ پرسیارێ لەسەرەوە بکەم کە ڕەنگە جەنابتان زۆر وڵاتانتان بینی بێت یاخود سەردانی وڵاتانی دەرەوەتان کرد بێت و بە پێچوانە شەوانە بە حکمی کارەکە تۆپسپۆڕەکە ڕەنگە کەسانی بیانیت لە هەرێمی کوردستاندا زۆر بینی بێت. اینجا پرسیارەکەم بە دوو ئاراستەیە تێڕوانینی خۆت بۆ ئەو وڵاتانی دەرەوە کە سەردانت کرد بێت تێڕوانینت چۆن بۆ ئاشتی پێکەوە ژیانیان و ئەو بیانیانی کە لێرە هاتوونەتە ئێرە و لێرە بینیوتن تێڕوانینی ئەوان چۆن بۆ پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا و ئاشتی لە هەرێمی کوردستان دیوە جوانەکەی کۆمەڵگەی کوردی باسکەین ئێمە وەختێک لە جەنگی عێراقا لە داعشات و سێکی عێراقی داگیر کرد هەموو برا عەرەبەکانمان بە تایبەتی خێزانەکانیان دەنار بۆ کوردستان چونکە ئەمین بوون لەوەی کە دەستدرێژیان ناخرێتە سەر بەشێک لە داعشەکانیش خێزان و ماڵ و منداڵیان دەنارد ئەو نەتەوەی کە چەند عیامێک بۆ ماوەی 30 ساڵ سەردەستەی عێراق و عێراقی بەڕێوە دەبر لە کوردستان لە سەردەستی ئەوان سیاسیەکانیان خەڵکەکەینا ئەنفال و چیمیاباران و گۆڕی بە کۆمەڵ و چیکرا کە هاتنە کوردستان زیاد لە 3 ملیۆن 4 ملیۆن کەس ئێمە حاڵەتی کوشتن و بڕینی ئەوانمان نەبین ینی وەکو تۆڵە بیرکەینەوە ئەمە نمونەیەکی زۆر بەرزی کەلتوری لێبوردەیی کۆمەڵگەی کوردی بوو بە تایبەت ئێمە هەمیشە لە بەرامبەر میوانە ینی ڕێز و نەوازشێکی زیاد لە پێویستمان هەبوو بیرمان لە تۆڵە نەکردێتەوە جاری وایە لە ئەوروپا خەڵکێک تەنها لەبەر ڕەنگی قژی لەبەر ناوەکەی لەبەر ئاینەکەی لەبەر هەر شتێک ینی نمونە زۆرن لەوانە سایتی تایبەتیان هەیە لەگەر تۆ ئەم جلو جلوبەرگە لەبەرکەی لە منتیقی ئێمە سەلامەت نابی بە دیوێ لە دیوەکانە ئێمە نمونەیەکی جوانی بەیەکەوە ژیان بوون هەمیشە ویستومانە لە کتێبەکانی ڕۆژهەڵات ناسانەوە تا ئەمڕۆ نمونەیەکی جوانی میوان نەوازی و پشگیریکردن و نیوەی خاچیشمان دۆڕاندوە کاتی خۆی کە زۆرێک لە عشیرەتەکان شەڕیان بۆ هاتوونە کوردستان لە کەرکووک بەرەو خوار پەنامان داون دوای وردە ئێستا بۆتە ناوچەی دابڕا و دوابڕا و تا دوایی کە پەیوەندیان بە کوردستانە بە شێوەیەکی ئەو تۆ نەماوە لە ڕوویداری و سیاسیەوە بەڵام ئێمە هینمان نەکردووە لە بەرامبەردا ئەوەی دەیبینم ئەوان دەتوانن جوانیەکانی ئەوان بە دەنجێکی هەیە من جیاوازیەکانیان قبولکەن کولتوری دێبات و گفتوگۆ لە نێوان ئەخر مامۆستا و خوێندکار لە نێوان باوکو دایک و لە نێوان ژن و مێرد و لە نێوان نازانم ینی بە شێوەیە کە زیاتر کەلتورێکە بەندە بە هوەری گوێگرتن لە بەرامبەر بە هوەری تێگەیشتن لە ئەخر ئەوە گرنگ نییە من چۆن لە دنیا تێگەم ئەوە گرنگە تۆی خانم لە چاوی تۆ بڕوانم بزانم تۆ چۆن بۆ ژیان دەڕوانی بۆی هەز بە ئازارەکانت گەم ئەگەر لە چاویلکە و زومی تۆ نەڕوانم لەوانی هە لە زومێکی پیاوانەی نێر سالاریانەوە بڕوانم ڕەنگە تێڕوانینم تونند و تیژانەتر بێ لەوەدا ئەوان دەتوانن و مێژوێکی 300 ساڵەیان هەیە ئەوەی کە بە ئاشتی بەدەستیان هێناوە جەنجیان تاقی کردەوە دنیایان وێران کرد ئەتۆمیان بەکارهێنا تێگەیشتن کە ئەمانە بۆ ژیانکردن زۆر باش نین بۆیە ئەوان لە ئەزمونونەکان سوودیان وەرگر ئێمە تا ئێستاش لە هەندێک بڕگەی مێژوویدا نەمانتوانیوە ئەو سوودەی ئەوان وەرگین. بەڵێ دکتۆر وەکو کۆتا پرسیار لە هەرێمی کوردستاندا ئاشتی و پێکەوە ژیان چۆن بچەسپێنین یاخود ئەو ئاشتی پێکەوە ژیانی کە هەتا ئێستا بوونی هەیە چۆن بیپارێزین لە دوای پاراستنەکەی چۆن بتوانین گەشەی پێ بدەین چۆن بیپارێزین وەڵا ئەمە مانیفێستێکوێ پرۆژەیەکوێ بۆ ئاشتی هەمیشەی لە کوردستانە کە دەبێت سیاسیەکان لە خانەبەندی یەکەما دانین پرسیارەکە ڕوبەڕووی ئەوان بکەینەوە وەڵامان بدەنەوە بۆی کە دەبێت سەقامگیری ئاشتی کۆمەڵایەتی لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێستا بەوەی قەیرانی موچەوە خەریکی مامۆستای زانکۆ و پۆلیسێک تێک بەردەدەین جاری وایە یعنی وای لێ هاتووە هەموو غەمی ئێمە بۆتەوەی سلێمانی چەند بز لە پێش هەولێرە لە خەدەماتە هەولێر چەند سعات لە پێشێمەوەی لە موچەوەرگرتنانی بیرمان چۆتەوە کە ئێمە هەمومان لە یەک پاکێجین لە یەک کەشتیان هەرێشێکمان کونیکەین سەرنجامەکە هەمومان باجەکەی دەدەین ینی بەشتی زۆر تافیەوە خەریکین کەشانی ئەوە نییە بەها کۆمەڵایەتەکان بەهای پێ بدرێتەوە شتەکان لە شوێنی خۆیان دانینەوە دادگاکان شەرعیەتی یاسایی خۆیان بۆ بگەڕێتەوە دەسەڵاتەکانیان هەبێ بۆ ئەوەی خەڵک لە حاڵەتی ناکۆچی و ململانەکان بتوانین پشت بە دادگاکان بەستن زۆر خەڵکێکەیە لە دەرەوەی دادگاکانن مەسائلی دیاردەی چەکداریانی ئەم کۆمەلگایە بۆنی چەکی لێ دێ
بۆنی باروتی لێدێ هێشتا دوو کەڵ ئاسمانی ئەم وڵاتی تەنیوە هێشتا جەنگ لە تەنیشتمانێ 2017 هاتوونە دەر لە جەنگی داعش ئیمکانی جەنگێکی ترمان هەیە نازانم ینی سیستمێکە بەداخەوە لە بیرکاریا پێوترێ باینەری سیستم 0-1 نابێ بە 2 0-1-1-0 بۆی ئەو قۆناغە تێپەڕێنین پێویستمان بە کەلتورێکەیەکە هەمومان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش ژیانی هاوبەش فەزای هاوبەش کەلتوری هاوبەش کۆبکەینەوە دەستەکانە خۆش بێت زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ پرۆفیسۆر یاری دەدەر دکتۆر لوقمان سیوەیلی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام و لەم ڕۆژەدا لەگەڵمان ئامادە بوون.